هەڵەبجە یەکێکە لەو ڕەمزانەی نەتەوەی کورد کە بە بەرچاوی کۆمەڵگەی نێودەوڵەتیەوە تاوانی جەنگی بەرامبەر کرا و لەلایەن ڕژێمی بەعسەوە کیمیاباران کرا. لە بەرامبەریشدا ڕێکخراوە جیهانیەکانی مافی مرۆڤ و وڵاتانی دنیا بێدەنگیان هەڵبژارد. ئەوەی ئێستاش لە ڕۆژاوای کوردستان ڕوودەدات هاوشێوەی ئەو مەرگە ساتەیە کە بەسەر هەڵەبجە دایەنرا کەچی هەمان بێدەنگی و بێڵوێستی کۆمەڵی نێودەوڵەتی دووبارە دەبێتەوە. ئەو دیمەنانەی کە دەبینرێن ڕۆژانە بڵاوەکرێنەوە هەمان دیمەنن لە تاوانی کیمیابارانی هەڵەبجە کە ڕوویان داوە. دیارە بە جیاواز و بە دیمەنێکی تری جیاواز، بەڵام هەر کوشتنە و هەر لە ناوبردنی خەڵکی مەدەنیە. بۆی بەتەوەقۆی ئێمە دووبارە بوونەوەی تاوانەکانە و بەداخەوە دەرزوەرنەگرتنی ئێمەی کووردە لە مێژووی ڕابردوو و نەمانتوانیوە ئەو مێژووە بکەینە بنەمایەک بۆ داهاتوو لەبەر بەرژەوەندی خۆیان ئەو خەڵکانە دەفرۆشن و پشتیان تێکەن و دەبین ئێستا چ کارە ساتێک بەڕێوە تەوەقعەوە کرێ زیاتریش دیارە ئەو خەڵکانی کە لە ئەوان زیندانین داعشەکان بەرئەبن و تەوەقع دەکرێت کۆمەڵکوژی تر دووبارە بێتەوە و پێشبینی ئەکرێت لە شاوێکی زۆر ئاوارە ڕووی لە هەرێمی کوردستان و لە شوێنەکانی تر بکات و حاڵی خۆمان ئێستا چۆنە خراپتر و خراپتر دەبێت. بەهۆی لەشکرکێشی سوپای تورکیا بۆ سەر ڕۆژاوای کوردستان سەدان کەس دەبنە قوربانی وەزارانیش ئاوارە دەبن. چاودێرێکی سیاسی بۆ چوونی وایە ئەوەی لە ڕۆژاوا ڕوودەدات دووبارە بوونەوەی مێژووە و مێژوو دەریخستووە وڵاتی زلێس هەر کات بەرژەوەندیان لەگەڵ کورد نەمێنێت پشتی تێدەکەن. بە کورتی ئەمەی ئەو دوێنێ لە هەڵەبجە ڕوویدا و ئەمڕۆ لە ڕۆژاوا ڕۆدا دووبارە بوونەوەی مێژووە بەڵگەی لەسەرەوەی کاوەکو کورد بێقەوارەیە کە بێقەوارە بوو هەتا کیانێکی سربەخۆی نەبوو کەس بەزەی نایەتەوە پیاە ئەگەر جار بەجارێکی شتێک بکرێت تەنها بۆ بەرژەوەندیە هەر کاتێ بەرژەوەندیەکە نەما هیچ وڵاتێکی زلهێز پشتیوانی ناکە سەرجەم ئەو ڕێکخرا و ئەوانەی کە پیانەوە کۆمەڵگەی مەدەنی و لە ئاستێکی عالمیاییشەکەن بەشی هەرە زۆریان بە شێوەی لە شێوەکان بەسراون بە وڵاتە زلهێزەکانەوە کە ئەوان لێی بێدەنگ بوون ئەمانش بەتەبێت حەڵی بێدەنگ بن. لە چوارشەمەی ڕابردووە سوپای تورکیا ئۆپەراسیۆنی دژی کوردانی ڕۆژاوا دەست پێ کردووە و بە بیانووی دروستکردنی ناوچەی ئارام بەشێک لە ڕۆژاوای کوردستان داگیر دەکات. بە بڕای چاودێرانیش بێدەنگی وڵاتانی زلێز بەرامبەرە و لەشکرکێشیە لە بەرژەوەندیەوە سەرچاوە دەگرێ. ئەو کات بێڵوێستی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ و قوربانیدانی خەڵکی مەدەنی کارەسات لە ناوچەکەدا دەخوڵقێنێت. سامان فتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.